وەک هەوڵێک بۆ پاراستنی بەشێک لە مێژووی شار و جوانەکانی سلێمانی بە هەوڵی شانازی برای محەممەد کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی نۆژەن دەکرێتەوە. ئەمەش دوایەوە هات کە هەریەک لە هونەرمەندان ماهیر حەسەن و ئەحمەد جۆڵا و کاوەقادر لە سەردانێکیاندا بۆ لای شانازی برای محەممەد داوایان کردبوو کە پەیمانگاکە پێویستە هاوشێوەی گرنگیەکەی خۆی گرنگی پێ بدرێت. ئەویش داواکاریەکەیانی بە هەند وەرگرت و خستیە بواری جێبەجێکردنەوە. بڕیارە لە ماوەی چەند مانگێکدا دیوی دەرەوە ناوەی بیناکەی نۆژەن بکرێنەوە. ئەم فترەیە دادەشەناس خۆی سەردانیارەی کرد لە نزیکەوە هەموو کەمکوڕەکانی بینی تەبێ تووشی شۆک بوو کە ئەو هەموو تەقین و ئەو هەموو کەمتەر خەمی بینی کە لە ڕووی بیناکەوە کە وێران بۆ تێکشکاوە بەسەرێکە و ئەسەوارێکی کۆنی پێوە دیارە و ناکرێ خوێنکار یان ناکرێ هونەرمەند یان ناکرێ خوێنکار بۆ مەجای هونەری و مەجای ڕۆشنبیری لەم جێگا و ڕێگا بە شێوەیەک بۆ شێوە پەرۆدە بکرێت چکۆکو پێویست نییە. لە قۆناغی یەکەمدا ژێرخانی بینا و هۆڵەکانی نۆژەن دەکرێنەوە و کەم و کورتەکانی چارەسەر دەکرێن. دواتریش ڕووکەشی بیناکە نوێ دەکرێتەوە و بۆیاغ دەکرێت. بۆ قۆناغی یەکەمی نۆژەنکردنەوەکە 300 ملیۆن دینار لە سەر بودجەی ئیدارەی گشتی یەکێتی دابین کراوە. خۆشبەختانە لە ڕۆژی دواتر تیمێک هاتن لە ئیداری گشتی سەردانیاریان کرد و هەمووان دیست و بۆەوەی کە بە ئام تەختی شۆنەکە بکەن بڕیاریانە ئێستا تقریبان 2 ڕۆژ ئەبێ دەسان کردو بە ئیشکردن تیا بەڵام ئەوەیە بەش ئیشی تیاکەن. پەیمانگای هونەرجوانەکانی سلێمانی یەکێکە لە سیمبولەکانی شارەکە و سەدان هونەرمەندی دیار و ناسراوی لە بوارە جیاوازەکاندا پێگەیاندووە. ئەم پەیمانگایە لە ساڵی 1970 دروست کراوە لە ڕووی کارگێڕیەوە سەر بە بەڕێوەبەراتی گشتی پەیمانگاکانە لە وەزارەتی پەروەردە. پەیمانگاکە لە 3 بەشی سەرەکی پێکدێت کە بریتین لە بەشەکانی شێوەکاری و شانۆ و مۆسیقا. گرنگیدان و نۆژەنکردنەوەشی بۆ ئەوەیە تا وەک بەشێکی گرنگ لە مێژووی سلێمانی بمێنێتەوە. ڕێبازیوە کورساد نیوز، سلێمانی.